هاتوچۆی هەولێر هیچ ئۆتۆمبیلێکی ئامادە کردووە کە سەرپێچی شۆفێران تۆمار بکات یاخودنا. سڵاوتان لێبێت، من کەیفی حەسەنەرکی. ڤیدیۆیەک لە تەواوی تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو بۆتەوە و نیگەرانی شۆفێرانی لێکەوتۆتەوە کە باس لەوە دەکرێت کە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر ئۆتۆمبیلی ئامادە کردووە کە هەموو گیانی کامێرایە کە هەر شۆفێرێک ببینێت کە موبایل بەکاربێنێت یاخود قایشی سەلامەتی نەبەستا بێت، ئەوە لەلایەن ئەو ئۆتۆمبیلەوە سەرپێچی بۆی تۆمار دەکرێت. لەسەر ئەو بابەتە پایتەخت میدیا بە دوواداچوونی کردو و قسەمان لەگەڵ بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر کرد. گوتەبێژی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر بە پایتەخت میدیای ڕاگەیاند کە تاوەکو ئێستا کە قسەتان لەگەڵ دەکەم هیچ کامێرایەک بە شێوەی تێست یاخود هەمیشەیی نەخراوەتە کار بەبێ ئاگادارکردنەوەی میدیاکان. لەسەر ئەو بابەتە پرسیارمان لێ کرد کە ئایا ئەمە ڕاستە کە ئەم ئۆتۆمبیلە بە شێوەی تێست خراوەتە کار؟ گوتی ئەمە ڕاست نییە و ئەگەر بابەتێکی لەم شێوازە لە بەرنامەکانی ئەواندا بێ ئەوە میدیاکان ئاگادار دەکەنەوە. بۆیە داوا لە تەواوی شۆفێران دەکەن کە تەنها لە ڕێگای پەیجی فەرمی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێرەوە هەواڵەکان گوێ لێ بگرن یاخود ببینن، چونکە ئەوان هەر بابەتێکی لەم شێوازە بێ ئەوە لە ڕێگای پەیجی فەرمی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێرەوە بڵاوی دەکەنەوە و تەواوی میدیاکان ئاگادار دەکەنەوە. و داواشی کرد لە ڕێگای پایتەخت میدیاوە کە تەواوی شۆفێران پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن بۆ ئەوەی گیان و سەر و ماڵیان سەلامەت بێت.